ئەم کاتتان باش بەڕێزان زۆر خۆشحاڵ و شادومانین کە جارێکی دیکە لە کەناڵی دیمە تیڤی لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی هاندان پێتان شاد دەبینەوە. ئەڵلقەی ئەمجارەمان تەوەری ئەمجارەمان تایبەت دەبێت بە خۆشبەختی یاخود هەستی دڵخۆشبوون. بۆ مەبەستەش میوانداری دوو کەسایەتی بەڕێز و خۆشەویستمان کردیە. مامۆستا هێمن ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی، زۆر بەخێر بێ مامۆستا جان. هەروەها مامۆستا یەحیا ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی. زۆر سپاس. مامۆستا جان، ئەگەر لە لای بەڕێزتەوە دەست پێ بکەم، هەستی دڵخۆشبوونی ئینسان، چونکە زۆر جار ئینسان بە تایبەتی مرۆڤی ئێمە وا هەست دەکات کە بەردەوام دنیا بەسەریدا ڕووخایە، وا هەست دەکات دائیمەن بەردەوام خەم و خەفەتیەیە. چۆن بتانی هەستی دڵخۆشبوون بۆ خۆی دروست بکات؟ چۆن بتانی بە بەختەوەری بکات؟ ئایا هەموو ئینسانێک لەسەر گۆی زەوی بەختەوەرە وەکو ئەوەی کە تەسەوری وایە لە بۆی؟ بەنای خۆی گەورە میهرەبان، زۆر سپاس مامۆستا کارزان و زۆر سپاسی ئەو کەناڵەش دەکەین لە بۆ ئەو بابەتە هەستیارە کە بریتە لە خەم و زائیدەن خۆشی. خەم و خۆشی دوو ڕووی دراوێکن. هەموو مرۆڤێک لە ژیانی تووشی دەبێت بە خۆشی و بە ناخۆشیەوە. دومنە ئەگەر وەری بگرین، خەم سەرەتا دەبێت تەحدیدی خەمەکە بکەین. خەم سێ جۆری هەیە. خەمێک هەیە خەم خواردن لە داهاتوو، خەمێک هەیە لە ئێستا تووشی کێشەیەک دەبی مرۆڤەکە، و خەمێک هەیە ئەو خەمە لە ڕابردووە. یعنی ئەو مرۆڤە ئەگەر لە زمانی عەرەبی گوتمانوەری بگرین، لە زمانی عەرەبی ئەلهەممان هەیە وەلحوزنمان هەیە وەلغەممان هەیە. ئەلهەم خەمێکە لە بۆ داهاتووە، کەسێک خەمی داهاتوویتی ئەها مۆزەف زۆر جار بکە ڕاتبی وەردەگریتن دەڵێ خەمی مانجی داهاتوومە، یەکسەر تووشی کۆمەڵە ناخۆشەکی دەبیتن، خەم دەخوات چێژ لەو ڕاتبی ئێستای وەرناگری. کەسێکمان هەیە ئەو جارە گریمان عاشق بۆ لە ژیانی خۆی، کچێک لە بۆی نەوە گەر کوڕبی یاخود کوڕ ئەگەر کچیش بیتن کوڕک لە بۆی نەبوو کاتی خۆی بێگ نەگەیشتمە، کە زۆر بیر لەو خەمە ڕابردوانە دەکاتەوە تووشی لە عەربی پێی دەڵێن کە تێپەڕی عەرەب قسەی جوانیان هەیە دەڵێن ئیلی فاتمات، ئەوەی ڕۆی تازە مرد پێویست ناکە بیر لێ بکەی، تازە بۆ ئەزمونێک لە ژیانی خۆت وەری بگرن. و خەمێکمان هەیە پەیوەندی بە ئێستا هەیە کە ئەوە قورسترین خەمیانە لەبەرەوەی ڕەنگە کەسێک قەردار بی، بەهۆی ئەوەی قەردارە تووشی خەمێک دەبێتن، بەهۆی ئەوەی کێشەی نەخۆشیی شتێکی هەیە حاڵەتێک ڕوویدایە حەدەسەکە شتێکە واتە خەمەکان وجودیان نییە لە ناخی مرۆڤ سەرەتا، بەڵام چیە بەهۆی کارتێکەرێکی دەرەشی هۆکارش دەرەشی ئەو مرۆڤە تووشی ئەو خەمە دەبێت. ڕاستە. بەس مامۆستا یەحیا شتێک هەیە تەماشاکەم، ئێستا مرۆڤی پێی وایە کە ئەو کەسایەتیانەی کە دەوڵەمەندن و مەسەلەن پارە و سەرۆت و سامانی هەیە هیچ خەمێکی نییە. ئایا حقیقەتێکی هەیە؟ نەخێر هیچ کە پێم وایە حقیقەتێکی نییە، چونکە ئەمە شتێکمان هەیە تەماشا سیرکە. ئیستیقرارمان هەیە و غێر ئیستیقرارمان هەیە. ئیستیقرار مەسەلەن ئەتوو لە ناوچەیەکی سەقامگیری ئارامی وەکو کەسێک کە دەوڵەمەندەکەیە هەموو شتێکی هەیە، نەخەم لە پارە دەخوا، نە لە خەم لە سامان دەخوا، نەخەم لە شوێنێک بۆ نیشتە جێبوون دەخوا، نەخەم لە خۆراک و پەیداکردنی بژێوی ژیان، خەم لەو شتانە ناخوا لەبەرەوەی لە ناوچەیەکی ئارامە. بەڵام مەرج نییە سەعادەی هەبی، مەرج نییە هەستی دڵخۆشبوونی هەبی، چونکە سەعادەت چییە؟ خۆشبەختی هاوسەنگی نێوان ڕۆح و جەستەیە. باشە؟ وەرە سەیریکە لە غێر ئیستیقرارەکەی، لە غێر ئەو کەسێک کە غێر ئیستیقرارە واتە بە بەردەوام ئیش دەکات، بە بەردەوام کاسبی دەکات، لە بەیانیەوە تا ئێوارە خەریکی کەسابەتە، بەڵام کاتێک کە دەستەوە ماڵ سەر بەسەر سەرینێک دەکات زۆر زۆر خۆشبەخت و ئاسوودەیە. بزانە خۆ ئەوە غێر ئیستیقرارە، ئەوەشیان لە ناوچەی ئیستیقراردا بوو، لە ناوچەیەکی سەقامگیردا بوو. ئەی باشە ئەو هەستی دڵخۆشیە چ شتێک وا دەکاتن؟ ئەوە چ هۆکارێک پاڵی پێوە دەنێ کە ئەو کەسە بەردەوام دڵی خۆشە کە لە کاتێکدا دەبینی زۆر ماندووشە، بەڵام ئەو وای کردیە چێژ لە مادیبوونەکەی خۆی دەبینی. نازانم مامۆستا من ڕێیەکی ڕێی بەڕێز خۆی موزوعەکە لێرە چۆن دەڵێ ڕوحیە، یعنی علاقی ئیلا بەجەستەوە نییە، بە مادەوە نییە. تو جاری وای کتێبێک دەخوێنیەوە کتێبەکە هەستی دڵخۆشبوونی دروست دەبی، یعنی مەرجش نییە. تۆ ڕەنگە لە ڕووی مادیەوە هەندێک کەم و کوڕیشت هەبێ، بەڵام تۆ چێژی لێ وەردەگری بۆ خۆی شتێک هەیە پێ دەگوترێت چێژی ئەو لەحزەیە زۆر گرنگە. هێزی ئێستا یعنی حتا نووسەرێک هەیە بەناوی ئێکارتۆر بەناوی پاور ئۆف ناو، یعنی هێزی ئێستا باسی ئەوەی دەکات دەڵێ زۆر شتێ پەیوەندی مەرزنی ئیلا پەیوەندی بە ڕابردوو هەبێ، چکە ڕابردوو میمۆریەک بۆ لە مێشکدا، یعنی کۆمەڵێک زیکرایات بووە، بەس ئێمە جاری وایە چکە لە ڕابردوو دەژین
بەردەوام بیرەوە ڕابردووە بالضبط بەردەوام بی لە ڕابردووی دەکەینەوە ئەو ڕابردووە وامان لێ دەکاتەوە چێژی ئەو لەحزەیە لە دەست خۆمان بدەین و لەبەرەوەی ترسی داهاتوشمان هەیە تەماشا دەکەی هەردووچی وەهمە لە ئاست ئەو لەحزەیە ئێستادا زاتوو ئەگە سەیری بکەی مەسەلەن خوای گەورە هە لە قورئاندا بە ئینسان دەفەرمی وفي أنفسكم أفلا تبصرون باشە وەرە سەیری ئینسان بکە دەرێت جەستەی ئینسان هەر لە ڕوانگەی جەستەی خۆتەوە سەیری دنیا بکە سەیری ژیان بکە بزانە ژیان چۆنە باشە جەستەی ئینسانی چۆن خوای گەورە دروستی کرد سەیرکە دوو چاوی ئینسانی لە پێشەوەدایە ئەوە کە باسی ڕابردووت کرد سەیرکە دوو چاوی ئینسانی لە پێشەوەدایە باشە بۆ لە پشتی کەلەی سەرینەوە بۆ لە تەنیشتەکانەوە نەبوو لەبەرەوەی پێ دەڵێ کە تو دەبی سەیری داهاتوو بکەی ڕابردوو لەیاد بکەی سەیری پێشە خۆت بکەی بەرنامە ڕێژی بۆ داهاتووی خۆت بکەی ڕاستە ئەمە نابی ئەوە مەسەلەن خەم لەو شتەش بخۆین کە هێشتا نهاتیە بەڵام دەبێت و ئامانجێک دانێ پلانێک دانێ شتێک دانێ بۆی بگێرا دوجار پێی بکەی بەڵام لێرە بابەتێکی دیکە دێتە گۆڕێ ئەویش ئەوەیە ئایا ئێوە تێبینیتان کردی مرۆڤ کاتێک کە دەکاتە ئامانجەکەی جارێکی دیکە هەستی با بڵێن دڵخۆشی نابینەوە چونکە ئەتو ئەو کاتێک کە دەگەی ئامانجەکە یەکەم جا کە هێشتا نەگەیشتێ ئامانجەکە هەوڵی بۆ دەدەی کە هەوڵت بۆ داد یاڵە یاڵە هەتا دەگێ کە گەیشتێ ئەو هەستە نامینێ کەواتە هەستی دڵخۆش بوون هەستێکی کاتیە وانە یان مەسەلەن ئێستا زۆر جار ئینسان دەبینی یان سیر بکە هەندێک مرۆڤمان هەن وا دەزانن تەنها سێ کۆسێ دەکاشەش یعنی دنیا لێک دەلاقە دەبینی لێک کونی دەرزیەوە سەیری ژیان دەکات وا دەزانی ئەگەر ئەو شتە نەبوو ئیتر دنیا بەسەری داوێران دەبێت لە کاتێکدا وەرە سیرکە ئەگەر لە بیرکاری تەمەشا بکەیت هەر سێ کۆسێ ناکاشەش ئەوە نییە کە مەسەلەن هەشتکەم دوومان هەیە دەکاشەش دوو جاران سێمان هەیە دەکاشەش مەسەلەن چوار کۆ دوومان هەیە دەکاشەش بزانە ئەنجامەکەی بۆی بگاتە شەش چەند ڕێگەی دیکەمان لە پێشە بۆی ئەنجامەکەی بکاتەوە شەش جاخۆ ژیانیش ئاوایە وەختێکە تو بە شتێک ناگەی ڕەنگە احتیمالی هەیە دەیان ڕێگەی دیکە 50 ڕێگەی دیکە هەبی لە بۆی ئەتو بۆ شتە بگەی دەیان چارەسەری دیکە هەیە لەوەی ئەتو کێشەکانی خۆتی پێ چارەسەر بکەی یعنی ئەوە یەکێکە لەو کێشانەی کە ئێستا خەڵک وا دەزانی ئەگەر بۆی نەبوو ئەگەر ئەوە نەبوو تەواو دنیا کۆتایی پێدێ ژیانی بەسەردا دەڕوخێن جا بۆیە قەت تەمەشا دەکەی هەستی دڵخۆشبوونی لا نییە بەدیلەکانیش بەکار نایانێ مەسەلەن ئێستا ئەو مۆزوعەکەی تەنها لە بینی وەسیلە و ئامانجی حەسر کردەوە ڕاست ینی وە دەزانێت ئیتر حیات بەس ئەوەیە چۆن بزانی وەسیلەکەی بەکاربێنی چۆن بتوانانی ئامانجەکەی بەکاربێن لە کاتێکدا کە بەدیلیش هەیە ئەگەر ئارەزووی لێبێ دەتوانە بەدائیلی کە بەکاربێن مامۆستا کارزان باسی کردگوتی ئەو خۆشیانە یاخود بەدەستهێنانی ئامانجەکی کاتیە یعنی ئەو خۆشە کاتیە بە هەمان شێوە خەمەکانیش کاتیە یعنی ئەوە دەبی ئەو دوو معادلەمان لە پێش چاوی یعنی هەر وەکو چۆن ئەو خۆشیانی کەوا دەیچێژینی وەری دەگرین لەو ژیانە کاتیە بە هەمان شێوە خەمەکانیش کاتیە پرسیارە گەورەکە ئەوەیە چۆن مامەڵ لەگەڵ ئەو خەمە بکەم یعنی زۆر جارەمە تووشی خەم و خەفەت و معانات دەبێت باشترین حل ئەوەیە تەحدیدی خەمەکە بکەیت تەحدیدی ئەو خەمە بکەیت هۆکارەکان ئایا هۆکار چییە ئایا دەتوانم ئەو هۆکارانە چارەسەر بکەم دەتوانم ئەو هۆکارانە چارەسەر بکەم پاشی ئەوەی ئەگەر دەتوانم هۆکارەکان چارەسەر بکەم ئایا خاڵی بەهێزی من چییە لە بۆ چارەسەرکردنی ئەو هۆکاران کەواتە ئەگەر مرۆڤ بە شێوازێکی لۆژیکی بیر بکاتە ئەو زۆر باشترە لەوەی بە شێوازێکی بڕک عاتفیانە بڕوانتە بارودۆخەکەی لە هەندە حاڵەتی دەبی عاتفێ بەکاربین بەس لە هەموو حاڵەتەکی نا بۆ گەنجێکی وەربگرین گەر عاشق بی لە گەنجی خۆی کچەکەی لە بۆ نەبوو بەهۆی ئەو کەم دەرامەت بووە تەمەشا دەکەی گەیشتە ئێستا ڕەنگە پارە شێبی داهاتی شێبی ژدیشی هەبی منداڵی شێبی مشتەژی هەیە بەس تووشی چ بووەوە ڕاست دەرێ ئاخ لە بۆ یارە کۆنەکەم لە ئاخ ئەر 24 ساعت فقر لەو شێ دەکات یارە کۆنەکەی کەلۆی نەبووە لە ڕابردووەکەیە ناست وەرە ئێستا بژی ئایا ئەو کۆبڵە شتە چی ئێستا بەدەستە بهینایە لە ئێستا چم بەدەستینایە پێشتر خانوم لە ئێستا خانوم هەیە پێشتر سیارەم لە ئێستا سیارەم هەیە پێشتر ژنم نەبوو خێزانم نەبوو ئێستا خێزاندارم منداڵم هەیە ئەو مشتم بەش ئەو نیعمەتە ئەتوو شتێکی باشت بەبیری نامەوە بزانە کوردەواری خۆمان دەڵێ شەکری خەڵکی لە شەکری تو شیرنتر نییە سیرکە ئەو ئۆتۆمبیلەی کە تو خۆزگەی بۆ دەخوازی کە ڕۆژێک لە ڕۆژان ئیتو بواە و لە پەنایدا وێنە لەگەڵ بکردبایە ڕەنگە خاوەنەکەی ڕۆژانە دەیان جار دەچێتە ناوی و سولفیشی لێدە و ڕەنگە وەکو کەرستە و ئامێرێکی گواستنەوەش بەکاری بینی هیچ هەست بە جوانی ئەو ئۆتۆمبیلەش ناکە ئەو باخەی کە ئەتوو حەزت دەکرد ڕۆژێک لە ڕۆژان ئیتو بایە و بچوبایە ناوی و لەژێر سێبەری دارەکان دانیشت بای
خاوەنەکەی ڕۆژانە دەیان زار دەستە ناوی و هیچ هەز بە بۆنی گوڵەکان و سێوەری دارەکانیش ناکاتون و ڕەنگە هیچ هەز بە جوانی ئەو باخەش نەکە. کێشەی مرۆڤی ئێمە ئەوەیە کاتێک کە شتێک دەبتە مڵکی ئێمە قەدر و قیمەتی نازانین. یعنی ئەمە کێشەمان لەگەڵ ڕوونشێت هەیە. ئێستا باسی ئەومان کرد گوتمان کاتێک کە ئینسان دەگاتە ئامانجەکە دەبتە مڵکی ئیتر قەدر و بەهایەکی لا نییە. لە کاتێکدا خۆی زۆر گرینگە ئینسان لە ژیاندا سوپاسگوزار بی لەسەر ئەو نیعمەتانەی کە خوای گەورە پێی بەخشیوە. چونکە ئەو نیعمەتانە ئێستا وەرە سیرکە ئەگەر مرۆڤ تۆزێک بە ژیری بیر بکاتەوە لەسەر ئەو نیعمەتانەی کە خوای گەورە پێی بەخشیوە و لەسەر ئەوانەشی کە پێی نەبەخشیە تەماشا دەکەی ئەو نیعمەتانەی کە بەتوی بەخشیە زۆر زۆرترە لەوەی کە بەتوی نەبەخشیە. وەڵڵاهی وەرە ئێستا قایمەکی دانێ لیستەکی دانێ وەرە بینوسین بەیەکەوە بڵێم کاکە وەرە بزانم چەند نیعمەتە خوای گەورە بەتوی بەخشیە بزانێت چەند شتی دەنووسین بەیەکەوە لەسەر یەک دوو شت کە خوای گەورە بەتوی نەبەخشیە ئەتو بۆ وا دەکەی مەسەلەن ئەو هەستە ناخۆشە لە خۆتدا دروست دەکەی کە هەستێکی مەسەلەن ناخۆش وەکوەی کە ئەو شتە بۆ تو نەبوویتە دنیا کۆتایی پێهات. دەزانی زۆر جار ئینسان کاتێک کە تووشی حاڵەتە چیش دەبی مەسەلەن حەدەسێک کێشە گرفتێک مەسەلەن ئازایەتی لەوەی دانیە کە تو خۆت ڕادستی کێشەکە بکەی. هیچ ئازایەتێک لەوە دانیە کە خۆت تەسلیمی ئەو خەمە بکەی هەستی ناخۆشبوون لە خۆتدا دروست بکەی. ئازایەتی ئینسانەکە لەوەدا بە دەردەکەوی کە تو ڕوبەڕووی کێشەکان دەبیەوە ڕوبەڕووی ئەوە دەبیەوە کە ژیان بکەی لەگەڵ ژیان ببێت دۆست. جا زۆر جارەگە تێبینی بکە ئەو کەسانەی کە مەسەلەن هەستی ناخۆشیان هەیە دایمەن مرۆڤانێکە خۆیان خۆش ناوێ بۆیە تووشی زۆر جا حاڵەتی خۆکوشتنیش دەبنەوە. چونکە ئینسان ئەگە خۆی کوشت ئەو جەستەی خۆشویست قەت بیر لەو بابەتانە ناکاتەوە بیر لە نیاز و ڕازێکی خراپی نابی بەڵکو دائیمەن بیر لەوە دەکاتەوە کە چۆن بەرەنگاری ژیان ببتەوە بەرەنگاری سەختی و کۆسپی و تەگەڕەکانی ژیان ببتەوە. چونکە لە بیرتان نەچی تەحەدی ئینسان دروست دەکا سەختی و ناخۆشی ئینسان دروست دەکا بەرەو پێشەوەی دەبا. هەر ئینسانێک لە ژیاندا کاتێک کە تووشی ناخۆشی و تەنگ و چەڵەمەیەک دەبتەوە بڕواتان هەبی ئەوە دەبی شانازی بەوە بکە کە ئەو کۆسپوتەگەرەی هاتە پێشی بۆی دروست بی. من زۆر جار دەڵێم وەڵڵی ئەگەر ئەمن ناخۆشیەک شتێک دێتە پێشم ئەمن سوپاسی ئەو خوای گەورە دەکەم ئەوە نیشانەی ئەوەیە کە دیارە دەیەوێت ئەمن دروست بم دەیەوێت ئەمن بەرەو پێشەوە بڕۆم دەیەوێت ئەمن ینی لە شتێکدا سەرکەوتوو بم ئەژینە بۆ ئەو شتانە دێتە پێش. مامۆستاکارزان هەندێک شتێ تۆ لە مەسەڵەن لە منداڵیان لە تەمەنێک تۆ بۆ نمونە لە ڕێگای فیلمێک یاخود کتێبێک ئەتۆ مەسەڵەن دەستەواژەیەکە شتێکە خوێندوتت ئێستاش لە بیرم ناچێت فیلمێکی عمر المختاری بوو کاتێک کە دەگەڕێنەوە تەماشا دەکەن گوندەکەیان هەمووی سوتێنراوە ئەویش بەڵام ئەو شتە هێزێکی زیاتری دەداتەوە بۆ ئەوەی زیاتر بەردەوام بێ لە مقاومەی وتەیەکی بابی دێنێتەوە دەڵێ بە عەرەبیەکەی دەڵێ الضربات التي لا تقسم ظهرك تقويك واتە ئەو زەبرەی کەوا پشتت نەشکێنە بەهێزت دەکە. یعنی ئێستاش لە بیرم ناچێتەوە هەندێک جار ئەوەی کە تۆ باست کرد زەبر هەندێک جار مەسەڵەن تەجروبەیەکە لە حیاتی خۆدا ئەو تەجروبەیە ڕەنگە خوا وەکو دیارێک بە تۆی بەخشی بێ بۆی زیاتر بەهێزت کە بۆی عەزیمەتت بە قووەت بێ و زیاتریش متمانەت بە خۆت هەبێت. ڕاستەکەمەستاوە براین تریسی باسی میلیاردێرەشی دەکە دەڵێ لە ماوەی تەمەوەنم بە دوای یەک خاڵ دەگەڕم یەک معادلە هۆکار بی لە بۆ سەرکەوتنی کەسەچ دەرەگەیشتمە ئەو خاڵی دەڕێ هەر ڕێگایەکی چێژبەخش هەبوو ئەوە ڕێگایەکە ئەوە لە کۆتایەکەی سەرکەوتو نابی ڕێگای چێژبەخش سەرکەوتوت ناکە ڕاست دەڵێ بەڵام ڕێگای بە ئازار سەرکەوتوت دەبە زەبان ئەو کە 11 ساڵی ڕاستی کردیە و بەخۆشی لەناو معادلەکان ژیان گەیشتە ئاستەچی ینی بوویتە ملیاردێر ئەو جە گەیشتە ئاستەچی کەواتە پێویستە ئەو یاسایە بە زێڕین بنووسرێتەوە. یعنی ئەگەر ڕێگایەکە خۆش بوو ئەوە هەست بکە خەلەلەکەیە ئەخر معقول نییە من هیچ کێشەک نییە ینی یان ئەمن خەڵەتم یان نامەوێت شتێکی بەدەست بینم چکات و کاتێک هەوڵ دەدەی کۆمەڵە تەگەرە و کۆسپەک لە دێتە پێشت کۆمەڵە یەکەم زەربە لەوانەیە مەسەلەن زۆر جار ئەگەر تێ گۆڕانکاریەکی بکەی کەسوکاری خۆت هاوڕێکانت کوڕکاکە نەکەی زەرەر دەکەی ینی دەبی ئەو بربەستانە بکەواتە ئەوە ناخۆشە چکەت بە جیان ناکەی هەدە توێ گۆڕانکاری بکەیت بڕک ئازاریش دەچێژی ینی ڕێیەکە هەرچەندە ناخۆشە بەڵام بەڕەو داهاتۆکی باشترت زەبانەوەی کە ڕێیەکی خۆش ئەگەر تێبینی بکەی خۆوەرە بزانە قورئان پەیامێکی ئاسمانیە بۆ مرۆڤایەتی هاتیە
وەرە تێبینی بکە لە قورئاندا ژیانی هەموو پێغەمبەران تەماشاکە هیچ پێغەمبەرێک لە خۆشیدا نەبووە بەڵام هەستی دڵخۆشبوونی هەبووە چۆن یعنی دائما لغير استقرارية دابوا أهم باسي استقرار وغير استقرار ما كرت لغير استقرار دابوا دائما بابلي قومكي أو كي رديان دايتو كوسمو تجريان بودروس كرديو خمونا خوشيان دايتي هم أشتاني هبوا بلام بو هستي دل خوشبوني هي لبروي شتيكا أهم باسي أو ما كرت قلت ما خوشبختي بيوندي بمادونية بيوندي شي روحانية يعني تزاستا لقى الروح بيكوا لبروي پەیوەندێکی ڕۆحانیە تێبینی بکە مرۆڤ کاتێک دڵخۆش دەبێت کە خۆی ڕادستی خوای گەورە دەکا کاتێک دڵخۆش دەبێت کە بەردەوام دەبی لەسەر نوێژەکانی من زۆر جار تاقیم کردووە لە نوێژەگە کەم تەرخەمیم کردبی یان شتێک لە بابەتانە بڕواتان هەبی یعنی ئیشەکان و کاروبارەکانی من بەباشی نەڕۆیشتێ بەڕێوە یعنی زۆر جار تێبینیم کردی ئەو کاتانێک کە نوێژەکانم زۆر بە مەزبوطی بە چاچی بۆ شتانە کردیا کارەکانم زۆر بە باشی ڕۆیشتیا هەستی دڵخۆشبوونم هەیە هەست دەکەم لە هەموو کەس دڵخۆشترم لەبەرەوەی هەستم کردیا شتێکی زۆر گەورەم ئەنجامدایە یعنی ئەو هەستە دڵخۆشبوونەی لە خۆتدا بەرجەستە دەکەی لەبەر چی وایە لەبەرەوەی نوێژ پەیوەندیەکی ڕۆحانیە پەیوەندیەکە ئەتوو دەزانی بۆچی دەژی چونکە زۆر گرینگە ئینسان کە بزانی بۆ هاتوتە دنیاە ئەتووەرە هەر هەوڵی پارە بدە سەروەت و سامان و ئەوانە هەمووی بەدەستبینە بەڵام بۆ دڵخۆش نابی ئێکە خۆ نیتە هەتا ئەی بۆ دڵخۆش نابی هۆکاری دڵخۆش نەبوونەکەت ئەوەیە کە ئەتوو پەیوەندێکی ڕۆحانی نییە بۆی ئامانجەکانت یاخود ئەو شتانەی کە دەتەوێت بەدەستی بینی لەگەڵ ئەو پەیوەندی ڕۆحانەی یەکتری بگرتەوە چونکە دوجار ئەو پەیوەندی ڕۆحیە کاریگەری لەسەر دەرونی ئینسان هەیە خاڵەکی دیکە ئینسان کە بۆی هەستی دڵخۆشبوونی بۆ دروستبی ئەوەیە کە ببەخشی یعنی مرۆڤ ئەگە دەوڵەمەندە ئەگە پارەی هەیە با پارە ببەخشی پارە ببەخشە بڕواتەبی دڵخۆش دەبی چەند جار ئێوە بینیوتانە کاتێکە 250 500 هزارێک دەدەیە کەسێکی دیکە کە پێویستی پێەیە هەستێکی دڵخۆشبوون بۆ خۆت دروست دەکەی یان زۆر جار ئەگەر پارەت نییە کاکە زانست و علم و معریفە وەرەوە ببەخشە ئەوەش وە دەکات و هەستی دڵخۆشبوون بۆ خۆت دروست بکەی یا ئەگەر ئەوە شت نەبوو ئەگەر نەتوانێت ئەو ئیمکانیەتە زانستی و بە قوتە شت نەبوو پێغەمبەر لەسەر دەفەرمیچی دەرێ ببەخشە ئەگەر زەردەخەنەشی بوو زەردەخەنە یەک زەردەخەنە وا دەکا کە ئەتوو هەستی دڵخۆشبوون هەم بۆ بەرامبەرەکەت و هەم بۆ خۆشت دروست بکەیت بزانەوانە هەم پەیوەندی ڕۆحانیە جگە لەوەش وەرە سیرکە لە خاڵێکی دیکە ئەوەیە کە خۆت بەراورد نەکەی بە کەسانی دیکە هەمیشە سوپاسگوزار بی لەسەر ئەو نیعمەتانەی کە خوای گەورە بەتی بەخشیان چونکە هەستی خۆ بەراورد یعنی کاتێک کە خۆت بەراورد دەکەی لەگەڵ کەسێکی دیکە وا دەکەی کە بیر لە خاڵە لاوازەکانی خۆت دەکەیەوە لە بەرامبەر کەسێکی بەهێز کە لە ڕەنگە ئەو لە مادە بەهێزبی ڕەنگە لە کۆمەڵک شتی دیکە بەهێزبی وەختە کە خۆت بەراورد بکرد وا لێ دەکە کە ئەتوو هەستی خۆتبەخشی باڵێ خۆشبەختی دروست نەبی لە بۆت وا دەکە دایمەن خەم بخۆی جیرۆ دەبی بڵێ ژیانی فلانی بۆ وایە ژیانی من بۆ وانە بەراورد دەکەی خۆت بەراورد دەکەی ئەو بەراوردیە وا لێ دەکا کە شعور بە نەقسەش بکەی هەست بە نەقس بکەیت چونکە لە بیرشتان نەچی هیچ ئینسانێک لەسەر گۆی زەوی نییە ژیانی یەکەچی لە یەکەچی دیکە بچی هەمومان ژیانمان جیاوازە ڕەنگە تو لە شتێکدا زۆر باشبی کە ئەمن نیتم ڕەنگەم لە شتێکدا زۆر باشم ئەتو نیتە هەمومان بە جیاوازەکانەوە جوانین چونکە جیاوازی دوجار وا دەکا ئەو ژیانە بەردەوام بی ئەی خۆ ئەگەر جیاوازی نەبی هەمومان یەک بەرجنگ و پۆشاک لەبەرکەین و هەمومان یەک جۆر قسە بکەین و هەمومان یەک شکل و یەک ئەومان هەبە ئینسان وای لێ دەهات کە دەبوو مەعسکەر دەبوو ڕۆبۆت دەبوو سەربازگا کەواتە زۆر گرینگە ئینسان بیلۆ بکاتەوە کە خۆی بەراورد نەکاتن لەگەڵ کەسی بەرامبەر جوانە ئەوە بیلگێت شتێکی جوانی هەیە لەسەر ئەو بابەتی دەڵێ نەکەی هەرگیز خۆت بەراورد بکەی بە کەس لەبەرەوەی ئەو کاتێ خۆت بەراورد دەکەی بە کەسێک ئیهانەی خۆت دەکەی لەبەرچ لەبەرەوەی تو دەبینی تۆپی دەبینیەوە لەو بوارەی کە خۆتی پێ بەراورد دەکەیت چکە لەگە کەسێکی فاشل خۆت بەراورد ناکە یعنی کەسە سەرکەوتۆکە کە خۆت بەراورد دەکەی لێرە ئەو مقارنەیە سەقەتە لەبەرچە لەبەرەوەی گوچی گوتنی قسەی جوانێت کرد مامۆستا گوتت ئەو بارودۆخی ئەو پێی تێپەڕ بووە جیاوازە لەگەڵ ئەو بارودۆخی تو کە پێی زۆر جیاوازە کەواتە چ بکەین لەو بەراورد یعنی چۆن خۆمان بەراورد بکەین
دەڵێ ئەگەر هەر خۆت بەراورد دەکەی خۆت بەراورد بکە بە خۆتی ڕابردوو بزانە کۆمەڵە شتەکەت بەدەستی نایە لێرە دڵت خۆش دەبی ئۆتۆماتیکی دەچیوە سەر ئەوەی کە ئەو کۆمەڵە شتەی بەدەستی نە دڵت خۆش دەکاتن ینی پێشتر ئەو شتانت نەبووە پێشتر شەهادەت نەبووە ئێستا شەهادەتی بەرزت هەیە پێشتر سیارەت نەبووە ئێستا سیارەت ینی مرۆڤ خۆی لەگە خۆی بەراوردەکات بەڕابردووی خۆی گەیشتە چ ئاستەچی بەدڵنیایی لێرە ئەو بەراوردەکی ڕاستەقینەیە پەیوەندی بە ژیانی خۆشتێ ئەوی پەیوەندی بە ژیانی خۆت نییە لەبەرەوەی ئەسڵەن دەبتە شانازی لە بۆ خۆت بڕێتە سەیر ڕابردووی خۆت دەکەی کە تەماشا دەکەیت چ مەراحیلەکەت بڕیا چ قۆناغەکەت بڕیا هەستی شانازی بە خۆبوون لە خۆت دروست دەکەی منافسەش بێ منافسەی خۆت بکەیت ئەو باشترین منافسەی کەسێکی کە بکەیت ئەگەر ناوی لە بنێن ڕکەبەرایەتی وەلە ئەو قسەیە ڕەنگە تۆزێک تند بێ بە ناوی لە بنێن منافسەی خۆت بکە ئێستا لەگەڵ ڕابردوود لەگەڵ ڕۆژێک پێشتر لەگەڵ داهاتوت چۆن وا بکەی کە باشتر بی بۆ شوێ ڕۆژ بە ڕۆژ خۆت بەراورد بکەی بۆی باشتر بی وە دەفتەرێکشت هەبێت لە هەمان کاتدا مەسەڵەن تۆ با بڵێن ڕابردوو چۆن بووی و ئیستیفادەش لە هەڵەکانی خۆت بکەیت پێشدان ڕەنگە کۆمەڵێک هەڵت کرد بێ با ناوی لێنێ هەڵە بۆ هەڵەش ئەتیادی ئینسان جاری وای لە هەڵەیەوە فێریشت دەبێت خۆت بەراورد کە کاتی خۆی لەبەرچی ئەو هەڵە ئەمە باسی ڕابردوومان کرد ڕابردوو شتێکی ئەتیادیە بەڵام ڕابردوو وەکو زیارەتێک بێ بە تەسەوەڕی من ڕابردوو ئەتیادێت چکە ئینسان بەشێکە مەسەڵەن وەکو زیارەتێک تۆ دەتوانی وەکو فکر زیارەتێکی ڕابردووی خۆت بکەیت بزانێت چیت کردووە وەکو لەو حەیەک بینوسی بڵێ وام کردووە بەراوردی بکەیت بۆ ئەوەی باشتر بی بۆی لە داهاتوو بەمەرجێک پلانیشت هەبێ بۆی لە داهاتوو بتوانی باشتر بی ڕاست جاخۆوەرە تەماشاکە ئەگەر تێبینی بکەیت یعنی مرۆڤ کاتێک کە ینی وەرە هەر سەیری بە گشتی سەیری مرۆڤکە 8 میلیارد ئینسانت هەیە لەسەر زەوی باشە 8 میلیارد ئینسان کە لەسەر گۆی زەوی دەژی ڕەنگە بەشێکی زۆر ئامانجیەوی بەڵام ئەو ئامانجا کاتێک کە دایدەنەی ینی کە پێشی دەگەی و بەڵام هیچ ئەنجامێکی نییە لەبەرچی لەبەرەوەی ئامانجی ڕاستەقینەی ئینسان لە ژیاندا ئەو ئامانجە کاتێ نییە کە لە ژیاندا تو هەوڵی بۆ دەدەی سەیری کە تێبینی بکە بۆ ئەو کاتەش کە دەگاتە ئامانجەکە دڵخۆش نییە لەبەرەوەی دائیمە شتێکی نەبراوەیە ئەتووەرە بۆ خۆی مێشتی ئینسانی بۆ پابەندە کاتێک کە دەگاتە ئەو شتا کاتێک کە دەگاتە ئامانجەکە ئامانجێکی دیکە دروست دەکاتەوە کاتێک کە دەگاتە ئامانجی دووەم ئامانجی سێم دروست دەکات نابینی مەسەلەن بۆ نمونە ئەو کەسانێک کە هەتا دەوڵەمەندیشن وەختە کە ئۆتۆمبیلێک دەکڕی ئۆتۆمبیلی دووەم بیری دەکاتەوە ڤێلایەک ئەو جارە لە شوێنێکی دیکە ئەو جارە ئەو ڤێلایە هەیە شوقەیەک لە شوێنێکی دیکە ڕاوەستانی نییە لەبەرچی ئەوە دەزانی ئەوە دڵخۆشی دەکا بەڵام کاتێک کە دەیبینی دەستەوێندەر شتەکەی بەدەست دێنی مشاتەکە هیچ دڵخۆشێکی تێدا نییە بۆیە بیر لە ئامانجێکی دیکە دەکاتەوە جا ئەگەر مەبەستەکەم لە چییە هەموو ئەو شتانەی لە ژیاندا هەیە دەوران دەکا بەوەی کە ئامانجێک تێدەپەڕێن و دەگەی ئامانجی دووەم و ئامانجی سێم و ئامانجی چوارەم هەمویان کاتین یەک ئامانجی زۆر گەورە هەیە کە ئینسان هەوڵی بۆ دەدە دوجار ئەوەیە چونکە مستەحیلە هەموو مرۆڤێک دوو ئاراستەی هەیە یان ئەوە هەیە بەرەو ئاراستەیە کە ئەمە لە دیندا لە ئیسلامدا ئاراستەیەکت هەیە کە ئامانجێکت هەیە کە بەرەو دۆزەخ دەتبە یان ژەوەتەیە بەرەو بەهەشت دەتبە جا زۆر گرینگە ئینسان لە ژیاندا ئامانجە گەورەکە چونکە ئامانجێکی گەورەمانەیە ئەویش بەهەشتە کە گەورەترە لە ژیان وەختە کە تو ئینسان هەوڵ دەدە بۆ بەهەشت ئەوانە هەمووی کاتین چونکە لەبەرەوەی ئەتوو خۆت خۆمان ئێستا چۆن ئەتوو ڕێبوارێک لە گوندێک لادەداتن کاتیە یان مەسەلەن ئەتوو زۆر جاران دەچێت ئەوروپا لە شوێنێک دەمینەیەوە تەماشا دەکەی سەفەرێکی کاتیت ئەنجامدایە لەبەرەوەی زۆر خۆت بەتەمای ئەوێن دەرناکەی زۆر شت بکەی و ئەنجام بدەی و ئەو بکەی بای ئەوەی کە تو بتانی کاروبارەکانی خۆت لەوێ ڕای بکەیوانە لێشت بپرسم بۆ وا دەکەی دەڵێم ئەمستا ئەخەمە هەر دەگەڕێمەوە کوردستان هەر دەگەڕێمە پێویست ناکە ئەو شتانە بکەم وایە نە ئەمە بەستمەوە نیە ئینسان ناومێت کەم کەوا دەست بۆ هیچ شتێک نەبا دەست بۆ ئامانجی گەورە ئەوانە نەبا بەڵام ئامانجێکی زۆر گەورە هەیە ئینسان دەبی بیری لێ بکاتەوە ئەوەیە کە ئەو دنیای کە تو تێدای ئەوە دنیایکی کاتیە ئیتر پێویست ناکە من دانیشم لە چاڵی مەزلومیەتەوە هەر خەم بخۆم و هەر گرفت و ناخۆشی و شتێک هاتە پێشمەوە تیر خەم بە هەموو شتێکەوە بخۆم یان گوت تەسەوەر دەکەنە من تەلەفۆنم بۆ هاتووە لێشێ لە شارەکانی ئەو کوردستانە با بڵێن کەسێک تەلەفۆنی بۆ کردوم تی وەڵی مامۆستا
ئێستا ئەو شوێنەی کە من تەلەفۆن بۆ دەکەم کۆشکێکە قەسرێکە وڵی پارەمان هەیە سەرۆت و سامانێکی زۆرمان هەیە دنیایەک شتمان هەیە لە هیچ شتێکم کەم نییە بەڵام دڵخۆش نیم خۆشبەخت نیم یعنی ئەوە ڕەت دەگلە بۆ ئەو شخصانەی کە دەڵێن پارە خۆشببختی دێنی باشە ئەو کەسەی کە خۆشببخت نییە وا پێ دەڵێم لە ناو کۆشکێکەوە لە ناو قەسرێکەوە تەلەفۆن بۆ من دەکە دەڵێ مامۆستا هەموو شتێکم هەیە وەڵڵاهی بە زیادەوە شەمە بەڵام خۆشببخت نیم ئەوە یعنی چی یعنی ئەو گەیشتە هەموو ئامانجەکانی تێپەڕاندیە ئەوەی ویستیتی بەدەستیشی گەیاندیە بەڵام لەبەرەوەی شتێکی کاتیە لە دنیاویە ئەتو ناتوانانی دڵخۆش بی ئینسان کاتێک دڵخۆش دەبی کە ئامانجێکی گەورەتری لەو ئامانجەی دنیا هەبیتن کەویش بەدەستێنانی باش بی چۆن بتوانین ئێمە بۆ باش هەوڵدەین چونکە عیلاجت نییە ناچاری ئەتو بیر لە دوو ڕێگە دەکەیەوە یان ئەوەیانە یا ئەویانە شتی دیکە نییە دوجار هەرو دوو خاڵەیە تو پێدا تێپەڕ دەبی ئەو شتانێک کە تو هەوڵیشی بۆ دەدەی لە ژیاندا لە ژیانی خۆتدا کە هەوڵیشی بۆ دەدەی هەمووی لە بۆ ئامانجە گەورەکەیە بەڵام مرۆڤ ئەوەندە مەودای بینینی زۆر دوور نییە تاکو بزانێ بۆ چ ئامانجێک هەوڵەدا ئەو هەر هیوایەتی وەیە بگاتەوە ئامانجە کاتی ئێرە کاتێک کە پێشی یەگە هیچ دڵخۆش نییە ئەوەی شتەکەی مامۆستا کارزانەوەی باست کرد ئێستا هەیە دەڵێ دنیای بە قات و قڕگری دەڵێت تاوە دەزانی بەس ئەو خەمی هەیە مشکلەکەوەیە هەموو مرۆڤ هەموو خەمی هەیە بەڵام کێشەکە چییە چۆنیەتی مامەڵەکردنمان لەگەڵ ئەو خەمەی یعنی مامەڵەکردن لەگەڵ ئەو خەمەی ئایا کۆنتترۆلی ئەو خەمەی دەکەم یاخود دەردەپەڕێن بۆ من زۆر کەسم دیتێ خەمە چیە معاناتە چیە مەشاکلە چیە دەبینی بەسەر کەسەچکە دەتەقتەوە لە دەرێ ینی کۆنتترۆلی خۆی لە دەست دەداتن لەبەرەوەی خەمێکی هەیە وا دەزانی بەس ئەو خەمی هەیە نەخێر لەو ژیانە هەمومان بای خۆمان خەممان هەیە بڕۆ پێغەمبەران خەمیان نەبوو عەلەیهیم السەلام گەورەتی هەمووی خەمیان هەبوو خەفەت مفەکیران بیرمەندان ڕۆژی چی خەمی نییە چی هەیە ملیاردێرەکان خەمیان نییە هەم معاناتیان هەیە مەشاکلیان هەیە ئەرەوێ ڕۆژێدی بیل گەیتس جەف بێزۆس کە ئەوانە ملیاردێری تۆپن باشە تووشی جیاببوونەوە لەگە خێزانێک نیوەی سەرۆت سامانەکانیان برد ینی خەمیان نیەوەە طبعا خەمی دەخۆن خەمی بەو بارودۆخی دەخۆن لەبەرەوەی وا بیر نەکەوێت تەنها ئەتوو خەمت نییە ئەم خەمەکەم هەیە و تاوا دنیا هیچ خەم نەخێر هەموو مرۆڤێک لە ژیانە خەمی هەیە ڕاستە ماوەستە من ئێستا زۆر ئینسان هەیە لە ئەوروپا کاکە خۆ هەموو گەنجی ئێرە هەوڵ نادە بۆ ئەوروپا ناستە ئەوروپا وا دەزانێت گە بستە ئەوروپا خەمی نییە باشە لێوێندە لە ژیانێکی شاهانە و لە زۆر خۆشبەخت دەژی و ئەوانە باشە هەر لەو ئەوروپایانە چەندان خەڵکیە خۆی دەکوژیت ئەوە هۆکارەکەی چێ بزانە چۆ هۆکارەوە هۆکارەکەی زیاتر بە دەرەجەی ئەساسی پێم وایە ڕۆحیە اینجا ئەو عیلاقاتانی ئێستاش سەرباری ئەوەی کە ئەمە ڕەنگە وەزع اقتصادیمان لە زۆر ڕۆوە مەسەڵەن ئەگە بێ بەراوردی کە لەگە وڵاتەکانی کە ڕەنگە ئەوان باشتر بن بەڵام باسی خۆشگوزەرانیمان کرد لە ڕووی مادیەوە باشە ئەگەر ئەوان خۆشگوزەرانن مەسەڵەن لە ڕووی مادیەوە لەبەر چی نەقسێکی ڕۆحی هائیلیان هەیە مەسەڵەن گەشتنەوەتەوە حدێ سەبەبەکەی چیە لەبەروی هەم پەیوەندیان لەگەڵ خودای بۆ شێوەی نییە و هەم عیلاقاتیان ئەم تەسەوڕ دەکەم عیلاقاتی ئیجتیماعیان وەکو ئێمە نییە هێشتا ئەوە یەکێکە لە ئەسبابەکان لە لای ئێمە مەسەڵەن ئێمە با بڵێن وەکو کۆمەلگای کوردەواری ڕاستە چەند ساڵێکە کۆمەڵێک گۆڕانکاری دروست بووە بەڵام ئێستاش ئێمە وەکو هەم وەکو ڕۆژهەڵاتی هەم وەکو کوردیش کۆمەلگای کوردەواری خۆمان عیلاقاتمان بەهێزترە لەناو یەکتری ڕاستە شیرازەی پەیوەندیەکان وەکو جاران نەماوە کە دێی مەسەڵەن بەراوردی دەکەی دەڵێی جاران و ئەو شتانە بەڵام لەگەڵ ئەوشدا بای ئەوەندەی مەسەڵەن قیەمێک ماوە بەهایەک ماوە کۆمەڵێک ئەخلاقیات ماوە لەناو کۆمەلگای ئێمە ڕەنگە ئەوان بۆ شێوەی گوێی پێ نەدەن بە تەسەوەری منەوە یەکێکە لە ئەسبابەکان کەواتە ئێستەمە گەیشتنە و دەرەنجامەی ئەنی مەسەلەن هەموو ئینسانێک لە ژیاندا خەمی هەیە مستحیلە ئەو کەسانەی کە سەرۆکن ئەو کەسانەی کە دەسەڵاتدارن ئەو کەسانەی لە پۆست و مەنسەبێکدان ئەو کەسانەی کە دەزانی پارەدارن ئەو کەسانەی کە هەژارە ئەو کەسەی کە هەموو ئەوانە هەموو بە جۆری لە جۆرەکان خەمیان هەیە کەواتە ئێمە کە لەسەر گۆی زەوی دەژین مستحیلە تو مرتاحبی ئاسوودەبی بەڵام گرنگترین شت ئەوەیە کە ئێمەی مرۆڤ بتوانین ڕوبەڕووی کۆسپ و تەگەرەکان ببینەوە ئازایەتی لەوەدایە کە تو ڕوبەڕووی ژیان ببینەوە ئەتو ئازایەتی ژیانت هەبوو بۆیە توانیت ئێستا بەردەوام بی و بگێ ئێرە باش نییە ئینسان نابی بە یەکەم لێدان بکەوی نەخێر ژیان بریتیا لە ڕوبەڕووبوونەوە لە چێژوەرگرتن لە سەختیەکان
چونکە ئینسان زۆر جاروەیە لە چێژ وەردەگری لەو سەختیانە کە دێتە پێشەوە وەکو ئاوێنێ وەکو فلیمێک سەیری ڕابردووی خۆت دەکەیەوە تەماشا دەکەی چ کۆس بوتەگەرەکەت بەڕێ کردیا چ نەهامەتێکت بەڕێ کردیا بە جددی هەموو ئەوانە وا دەکاتن کە ئەتوو بەردەوامی بدەیە ژیانی خۆت جا گەورەترین کارەساتی ئینسان ئەوەیە کە ڕەشبین بی لە ژیان وەرە تێبینی بکە ئەو کەسانێک کە ڕەشبینن دنیایان بەسەر خۆیان داوێران کردیە و بەردەوام عینەکەچی ڕەشی لە چاو کردیە وا دەزانی کەسێکە کە ئیتر شتێکی بۆ نەبووە دنیا بەسە خۆی داوێران دەکە ئەوانە ببینە ئینسانێکن خۆیان خۆش ناوێ ئینسانێکن کە بەردەوام لە ژیان بێزارن ئینسانێکن کە هەوڵی زیاتر نادنەوانە نابی ئینسان ڕژبین بی دائیمەن تێڕوانینت بەرەو ئیجابی بی دائیمەن بڵێ ئەمن نا خی گەورە لە پشتمە ئینشاڵە خێری تێدا ئەجە فعلەن وەشە یعنی تو ئەو شتانێک کە لە ژیاندا ڕووی دەدا ڕەنگە تو شتێکت زۆر پێ ناخۆش بی بەڵام خی گەورەکە بۆتی ئەوە ناکە منە ڕەنگە خێری تێدابی وعسان تەکرەو شەیەن وهو خەیر لەکم وعسان تحبوا شەیەن وهو شەر لەکم ئەوە نەسی ئاەتی خی گەورەیە وەڵامێکە لە بۆ ئەو کەسانەی کە دەڵێن ئێمە مەسەلەن شتێکمان بۆ نابی ئیتر ئەمە ژیانمان وێران بۆ دنیا بەسەر خۆی دا وێران دەکە ئەوانە بەجددی یعنی ئینسان نابی ڕژبین بی نابی ژیان ئەوها تێبگا ئیتر تاوە ئەو شکست بخوا ئیتر تاوە کۆتایی دنیاە مامۆستا کارزان پێم وایە ئەو مۆزوعەش زۆر ڕەبتی هەیە بە مۆزوعی متمانە بەخۆ بوون ڕاست دائیمەن ئێستا ئەو کەسانێک کە مەسەڵەن تووشی شتێک دەبن مەسەن هەیە لە کەسێکەوە بۆ کەسێک دەگۆڕێ مەسەن ئێستا ئەو هەندێک کەسێت تەماشا دەکەی ڕاستە ڕەنگە لە ژیانی خۆیدا تووشی چەندان شکست بووبێ بەڵام متمانەی خۆی لە دەست نەداوە ئەوە زۆر گرنگە چکە زۆربەی کەسەکان با بڵێن کەسە سەرکەوتوەکان دەڵێن ژیانی ئینسانی لەو لەحزەیەدا دەست پێ دەکا کە متمانەی بەخۆی بگەڕێتەوە زۆر گرنگە پێم وایە ئەو جۆرە کەسانە یعنی دەگەنە نقطەیەکی وە پێیان وایە ئیتر تاو یعنی دەست لە خۆیان بەردەدەن و بە تەواوەتی بەڵام ئەگەر ئینسان بەڕەغمی هەموو شتێک متمانەکەی بەخۆی یعنی بمێنێتەوە پێم وایە دەتوانێت تەجاوزی هەموو کۆسپوتەگەرەکە بکە باشە گریما وەرە مەسەلەن ئینسان کاکە وەرە کێشەت هەیە وەرە خەمی بخۆ خەم بخۆ تا لە بەیانیەوە تا ئێوارە تو خەمی بخۆ بگری سوزانم هەرچی شتێک بەسە خۆ دەینی بینە بزانم چ کێشێک چارەسەر دەکات چارەسەر ناکە یعنی ئینسانی عاقڵ دەبی بیر بکاتەوە ئایا ئەمن خەم لەو شتە دەخۆم ئەمن لەو شتە دەکەم ئاوها بەو شێوازە چوومە ناو قوڵایی خەم خواردن و بەو شێوازە ئەوەی دەکەم ئایا هیچ شتێک چارەسەر دەبی هیچ شتێک دەگۆڕێ وڵای ئەگەر شتێک دەگۆڕێ کێشەنی هەمومان خەمی دەخۆی باش نییە خۆی ئەو جۆرە خەمەی ناڵێ مەسەلەن خەمەکی ئەتیادیە جاروەیە کار ساتێکە شتێکە بەسەر دێ هەموو ئینسانە خەم دەخوا بەڵام بەسمان ئەوەیە نێکی خەمۆچی چونکە خەمۆچی لەگەڵ خەم جیاوازە خەم هەموو ئینسانێک ڕوبەڕووی دەبتەوە تووشی دەبی بەڵام زۆر جار خەمۆچی ئەوە کارە ساتەکەیە کە ئەتوو بە پێی توێژینەوەی دەرووناسان دەڵێ ئەگەر 2 هەفتەی بەسەر داڕۆیشت ئەتوو لە خەو و خۆراک و ئەو شتانە چیەوە یاخود تەبیعی نەبوو خەو و خۆراکت و بەردەوام بیرت لە بابەتەکە کردەوە لەو کارە ساتێک کە ڕوویدایە ئەوە تو تووشی خەمۆشی بووی 2 هەفتە 3 هەفتە 4 هەفتە ئەتوو بە بەردەوام بیر لەو بابەتە دادەکەیەوە هەر بەردەوام لە ناو مێشکە وەکو نەخۆشیی ئەمە باسی و خەمە ناکەی مەسەلەن ئێستا تو کارە ساتێک شتێک مەسەلەن حەدەسێک ڕوویدایە ئەوانە کاتیە لە بۆ ڕۆژێک 2 ڕۆژی ها لە ناو مێشکت دەرناچی ئینسانەوە شتێکی تەبیعیە لە هەموو ئینسانێکیدا هەیە زۆرترین ئەو کەسانێکەوە ئینتیحار دەکەن مامۆستایان چێنە ئەوانن کەوا ڕەشبین بووینە ڕەشبین بووینە بەهۆی ڕووداوەچی بۆنمونە ئەمە ئەگەر ئافرەتەکی وەربگرین مێردەکەی خراپە باشە خراپەی کردیە بەرامبەری وە لە کۆتایەکە تەلاقی دەهێ ئەگەر بێت و ئەو ئافرەتە بەس بە ڕەشبینانە بڕوانتە بارودۆخەکەی چ ڕوو دەداتە لەو حاڵەتەی ناگاتەیش ئەنجامەکی ئەم هەموو جاروا دەڵێم یەکەم هەنگاوەی خۆت نەکەوێنی یعنی هەڵسەوە خێرا تەسلیمە بە لەگە خۆت قسەکە بە ئیزنی خوای گەورە ئەو جار سەرکەوتو دەبم فەشەلەکەتی نات چ مشکلەکەیە بە ئیزنی خوای دەستە توندە دەی بڵێ ها یعنی ئەو قسەکردن لەگەڵ خودی خۆتە زۆر باشە لەبەر چێ لەبەر خۆت ناکەوێنی
بەڵێ ئەمە تەماشاکە هەیە چ تەشەی دەکاتن خۆت دەکەی. بۆم بۆ گەنی لێ دێ سێ چار ڕۆژ خۆی ناشواتن دادەنیشی لە بنجێی بەس دەبتە خەم خواردن لەوەی کەوا کەسێک دەستی بڕیە کەسێک مشکلێکی بسنە ئەو ڕەشبینیە زۆر مشکلەیە لەبەرچە لەبەرەوەی ئەو ڕەش خودی ئەو ڕەشبینیە وا دەکات لە ئینتیحار نزیکە وەزائیدەن ماناشی لە ژیانی نامینێ یعنی باشترین حل لە بۆ زاڵبوون بەسەر ڕەشبینیتە مانایەک بدۆزۆ لە ژیانی خۆت و باشترین مانا بەڕای من ئەوەیە هەوڵ بدە لە بۆ باشت ئەوە باشە دووەم شت ئەوە با بڵێن مانا ڕۆحیەکەیە مانە مادیەکە چقەیدی هەوڵی دەوڵەمەندبوونیش بدە چقەیدی هەوڵی بەناوبانجیش بدە هەوڵی ئەو هەوڵانش بدە لە ژیانی خۆت بەڵام خۆشت تەسلیم مەکە و خۆشت تەسلیمی واقع مەکە چونکە تۆ نەزانی کێشەکەت هەیە گرفتەکەت هەیە تێناپەڕی هەموو شتێک تێدەپەڕی بڕواتان نەبی هەر کێشەک هەر گرفتێک کە لە ژیانی ئینساندا هەیە هەمووی تێدەپەڕی بەڵگەش بە ئۆچیا چەند شت هەبووە لە ژیانی تودا ڕوویدایە کێشت هەبووە گرفتت هەبووە هەمووی تێپەڕی تێدەپەڕی وە هیچ لێ نهاتیەوە ئەلحەمدوللاوە لە بەرامبەرە من دانیشتینەوە نیە ئەمەوا دانیشتینەوە هەمومان کێشەمان هەبوو گرفتمان هەبوو بەڵام تێمان پەڕاندی ئەتووە نەزانی خوای گەورە ئاگای لێ نییە خوای گەورە ئاگای لە کەوتنی گەڵای دارێکە جا چ بگا بەوەی ئاگای لە خەمەکانی تو نەبی یعنی قابلە خوایەک بەو هەموو عەزەمەت و گەورەی خۆیەوە کە ئاسمان و زەوی دروست کردیە گردردونی دروست کردیە ئاگای لەوەی نەبی کە تو خەمت هەیە بەڵام هەندە جار ئەو شتانە کە دێتە پێشت خوای گەورە تاقی دەکاتەوە بزانێت تا چەند ئەتو شکری تا چەند ئەتو سوپاسگوزاری تا چەند ئەتو دەتوانی بەرگە بگری خوای گەورە بە خۆشی نافەرمی من بارێک ناخاتە سەرشانی لا یوکەلیف الله نەفسا إلا وسعها باشە خوای گەورە بارێک ناخاتە سەرشانی ئینسانێک کە پێڵ نەگیرێتە بەجددی یعنی کارزان مرۆڤی گەورە دائما لەو ژیانە سەختیەکانی زیاترە ئەگەر پێغەمبەران بەرمنەوە بگرین عليهم السلام وأيوب إذ نادى ربه أني مسني الضر ئەیوب چیلی هات تووشی نەخۆشیێکی بوو گوڕی پیست و کۆمەڵە معاناتەکی توش بوو ناومێت بوو نەخێر لە کۆتاییەکەی شیفاشی لە بۆ هاتو داوای کرد هاتم شاکە ئەگەر چی وەردەگری وەذەنونە ئیذ ذهب مغاضبا ئەو جارە ذەنونی وەردەگرین بەس چی کرد ناومێت نەبوو لە کۆتاییەکەی وەکەذالک ننجی المؤمنین لە کۆتاییەکەی خوای گەورە دەفەرمێ ئەمەش شیفا و یاخود ئیماندارانیش ڕزگار دەکەین کێشەکە چییە ئیمانت بە قەزیەکەت هەربیتن یعنی تەسلیم مەبە لەگەڵ ئەو بارودۆخەچی ناخۆشەیە وەزعەکە ناخۆشە پارەت نییە بەڵام خۆت مەکەوێنە لانی کەم ئەمن هەموو جار وا دەڵێم خۆت فێرە کۆمەڵە مەهاڕەیەک بکە یعنی بزانێت چ چێژەشی وەردەگریت لەو ژیان لەبەرچە لەبەرەوەی پێشووتر شتەکەت نەزانیە ئێستا شتەچی دەزانی چونکە ئەو معریفەی بەدەستی دەهێنی کە پێشووتر نەتزانیە لێرە هەست بە هێزێک دەکەیت ئەو هێزە زۆر باشە بۆ خۆی ئاستی فێربوون زانست کە هەوڵی بۆ دەدەی هەستی دڵخۆشیت بۆ دێ بەختەوەرت دەکات ئینسان هێزێکی لە بنەهاتووی لە ناخیدا ئیمامی عەلی دەڵێ تۆ پێ دوایە کەوا تەنێکی بچووکی بەڵام جیهانێک لە ناخی تۆدا هەیە تۆ هەم دەردی و هەم دەرمانیشی چۆن بۆ خۆت بوویەتە هۆکاری دروستبوونی دەردەکە هەر خۆشت بەدەستی خۆت دەتوانانی چارەسەرێکی بەڵام بۆ خۆشت هەست بە خۆت ناکەیتەوە چ هێزێک لە ناخدایە چ عەزیمەتێک لە ناخدایە بەڵام گرنگەوە چۆن بتوانی تەرکیز لەسەر شتە باشەکان بکەیت تۆ لە بەیانیەوە کە هەڵدەستی لە خەو ئەوە زۆر گرنگە چونکە ئینسان دەڵێ هەر شتێک کە تۆ تەرکیزت خستە سەری لە هەمان نوعی خۆی لە هەمان جۆری خۆی فراوان دەبێت و بڵاو دەبێتەوە لە مشکداوە فۆڵدەرێک لە مشکی دەکاتەوە ئەگەر فکرەکە فکرێکی باش بێ مانای فۆڵدەرەکە پڕ دەبێت لە شتی باش ئەگەر خراپیش بێ پڕ دەبێت لە شتی خراپ دەستەکانتان خۆش بی گفتوگویەکی زۆر خۆشمان کرد ئینشاءڵڵا هەمووی ئینسانێک لە ژیانیدا هەستی دڵخۆشبوون و با بڵێن بەختەوەری لە ناخی خۆیدا دروست دەبێت چونکە بەختەوەری لە ڕاستیدا بەختەوەری ئەوەیە کە زۆر لێتەوە نزیکە ئەوەیە کە تەنها ئینسان لەگەڵ ناخی خۆیدا ئاژبتەوە لەگەڵ ناخی خۆیدا باشبی ڕواتەبی خۆت خۆشبەخت دەبی ئەوەیە کە لایەنی ڕوحانیەکە کە پەیوەستبوونە بەخوای گەورە لە یادی نەکەی دڵنیابە ئەتو خۆشبەخت دەژی بەڵام خۆشبەختیەکە ئێمە با ڕاستی بڵێن باواقعی بین لەسەر زەوی خۆشبەختیەکان هەمووی کاتین هیچ ئینسانێک نابی باوەڕی ئاوا بیتن کە خۆشببختی لە ژیانی ئێستادا لەو ژیانەی کە لە ئێستادا خۆشببختی نەبراوە هەیە خۆشببختی نەبراوەمان نییە بەڵام خەمی نەبراوەشمان نییە بە هەمان شێوە خۆشی هەیە و ناخۆشیش هەیە گرنگە ئینسان بە خۆشی و ناخۆشیەکانی بتانی شتێک بەرهەم بینی هەروەکو ئەو ناناواخانەی کە بۆ
با بڵێن بۆ نەرمکردنی هەویرەکە پێویستی بە ئاوە بۆ ڕقبوون و جوانبوونی نانەکە پێویستی بە ئاگرە بە ئاو و ئاگر توانیوێتی نانێک بەرهەمبێنی خزمەتی کۆمەڵگەی پێ دەکات گرنگە ئینسانیش لە ژیانیدا ئاوا بیر بکاتەوە کە بەخۆشی و ناخۆشیەکانی بە خەم و بەخۆشیەکانی بتوانیتن شتێک بەرهەمبینی بۆی خزمەتی کۆمەڵگەی پێ بکات من دەستخۆشی لە هەردووتان دەکەم زۆر بەخێر بێن سەرسەر و سەرچاومان بابەتێکی خۆش و بەپێز بوو بەڕێزان لێرەدا هاتینە کۆتایی ئەڵلقەی بەرنامەی هاندانی ئەو جارە تا ئەڵلقەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان.